هۆکار چییە ئیسلامی سیاسی دژ بە هەر بیرکردنەوە و ئازادیەک و لە دەرەوەی چوارچەوەی خۆیان ئەوەی بۆیان دیاری کراوە دەوەستنەوە هۆکارەکەی مرکزی فتووە بۆ خۆی دژی پەرلەمان من پێدەڵم ئەم حکوومەتی هەرێمە مشکلەیەکی ئەساسی ئەوەیە کە هیچ حکوومەتێکی علمانی نییە. ئیسلامی سیاسی بۆچی بەرەوڕووی هەر بۆچون و داهێنانێکی نوێ دەبێتەوە؟ ئازادی ژن لەکوایە لە کاتێکە چوار ژن بەرامبەر لە خێزانی پیاوێک لە هەر دەورێکە دەسەڵاتی سیاسی ناتوانێت دەقاو دەقوق و داعشکارکە لە ناوشی ئەو سنیە ئیسلامی سیاسی لە هەردووشیان پەرابێت. پێش ئەوەی زانایە یعنی پیاوانی ئاینی ئیسلامی دژی بوەستنکەنی سەڵزە بیوەست ئەوانەی کە بۆ منە لە دژی ئیسلامن پیانەڵێن کافرەمانە کوشتن.